بەڕێزان بەردەوامین بێگومان هەر گفتوگۆ دەکەین لەسەر هەشتمین ساڵیادی کۆچی دوایی سەرکردە و ڕابەری شۆڕشی نوێی کورد سەرۆک مام جەلال گفتوگۆ دەکەین لەگەڵ یەکێکتر لەو کەسانەی کە نزیک بووە لە سەرۆک مام جەلالەوە و پەیوەندیان هەبووە گفتوگۆ دەکەین بە تایبەت لەسەر هەوڵەکانی سەرۆک مام جەلال بۆ برەودان بە خوێندن و خوێندەواری بۆ ڕۆشنبیری لە کۆمەڵگەدا و یارمەتی نووسەران و ڕووناکبیران لە کۆمەڵگەدا گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ممتاز حەیدەری نووسەر و ڕووناکبیر دۆستی دێرینی سەرۆک مام جەلال. مامۆستا سڵاوت لێبێ. سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. مامۆستا گیان بەنی بگەڕێنەوە بۆ سەردەمانێک پەیوەندیەکانیەوە لەگەڵ سەرۆک مام جەلال بە تایبەت وەکو ڕووناکبیرێک وەکو نووسەرێک مام جەلال چی بۆ نووسەران دەکرد چۆن تامی دەکردن پشتیوانی دەکردن بۆی نووسین و کتێب و خوێندەواری لە برەودا بێ. بەر لە هەموو شتێم بۆ داخو پەژارش هەرە زۆرەوە بەر لە 8 ساڵ بۆ کۆچی دوایی گەورە مرۆڤەیەکی کورد گەورە نووسەرێکی کورد گەورە تێکۆشەرێکی کورد هەمیشە قەڵەم بەدەست مام جەلال کە دەڵێی مام جەلال وەکو ژمارەیەک وەکو ئەسێرێکی گەشت لە ئاسمانی کوردەواری بەگشتی و لە ئاسمانی تێکۆشانی نەتەوەییدا هەمیشە زوندۆ و هەمیشە پرسیکدارم. من بەش بە حاڵ و خۆم وەکو شاگردێکی برا گەورەکانم کە لە ناوەڕاستی چلەکانەوە دەکەی بەشێکی گرنگی جوولانەوەی نیشتیمانی بووە ئەمەی ساڵە حەیدەری و جەمال حەیدەری و عاسم هەتا دوایە. لەو ڕێوپەندەداوا لە ڕێگەی ئەوانەوە پارتی دیموکراتی کوردستانم گوێبیست بووە لە سەرکردەکانیان کە بارزانی و مامۆستا عومەردە بابە و مام جەلال و مامۆستا برای مەحموود و هەمزە عەبدوڵڵا ئەوانە بەڵام بە شێوەیەکی زۆر ساکار بووم. بۆ یەکەمین جار ساڵی 1957 لە کۆمپانیای فۆرتە شاری هەولێر کە کاک مەحسید زەیی و برا گەورەکەی کاک ئەحمەد حەمەدمینی زەیی هەدەکەی مام جەلال هاتە ئەوێندە پاشی ئەوەی لە مەهرەجانی لاوانی لە مۆسکۆ گەڕابەوە ئەو سە یەکەم جار مامۆستا زەلامەتی یعنی گەنجێکی باڵا بەرز و دەڵێ بە جۆش و خۆشەکاتە ژۆ گوتن ئەوە مام جەلال. ئێستاش دیمەنەکەم لە بەرچاوە جا بە حکمی ڕێگە ئەو کاتێ برا گەورەکەم کاک ساڵح لە بەندیخانە ئازادکە لە کۆمپانیای فۆرد نووسەر بوو کاتە بوو دەکەی ئەو ساڵ کاک ساڵحی براشم لەگە کەمال فوئادی چوبنە ریزی پارتی دیموکراتی کوردستانەوە. من لەم ساوەڵدا پاشی 14 تەمووز بۆ جارێکی دیکە کە منوت جمشیدی برام سەردانی بەغدامان کرد کاک ساڵح ئەو کاتی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتیانەوە مام جەلال سەرکردەیەکی پارتی دیموکراتی کوردستان بوو بەرپرسی گەشتی و قوتابیان کوردستان بووم گۆڤارە ڕزگاریان دەردەکەم گۆڤار ڕزگاری پارچاری تەمووز خاوەنی ئیمتیازەکەی ساڵە حەیدەری بوو بەرپرسی کارگوێڕیوانە مام جەلال بوو کە چوونە ژوور ناو بینایەکەی لە شەقامی ڕەشید دەکەی مام جەلال بەدەم پە پێکەنینەوە هەستا پێیان دەکەی پێشواز لە کاک ساڵح و نەبووی بشە وتی کاک ساڵح برایەکانشت وەکو ئێوە شۆڕژێرن گوتی هیوادارم وابن یعنی یەکەم یعنی تەمەنای هیوای مام جەلالی ئەو برایەکانی ساڵح حەیدەریش وەکو توە جێگای ئاماژەشە خودی مام جەلال زۆر گرنگی بە کاک ساڵحیدا زۆر شانازی پێوە دەکرد یعنی وەکو ڕابەرێکی سیاسیە. من لەو ساوە یعنی بەزەکەی حتا ماوەیەکیش ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بووم مام جەلالم دەدیت توشێتوە بەڵام پاشدا بڕان کە باڵی ڕێزڕە و چەپڕەوی دەردە ناو پارتی بووە جەماعەتی مامۆستا هەمزە عەبدوڵڵا و ساڵح حەیدەری و ئەوانە دوور خرانەوە دەکەی ئەمە دیسان جۆرە پەیوەندێکی گشتیمان هەبووە بەڵام پاشی ڕاپەڕین بە تایبەتی زیاتر لە مام جەلالی نێزێک بوومەوە مام جەلال گرنگی تایبەتی بە من دەدا وەکو گەنجێکی کورد لە بنەماڵەی حەیدەریان ئەو هەمیشە یعنی باسی بنەماڵە حەیدەرەوەی تێکۆشانیان دەکرد و باسی برایەکانم دەکرد لە ڕوانگە زیاتر ئەمن لە مام جەلالدا بەڵام ئەوەی بۆ من ساغ بووتەوە تا ئێستا لە چارچوبە گشتەکەیدا وەکو سەرکردەکانی کورد لە ئاستی سیاسیدا لە ئاستی کۆمەڵایەتیدا نمونە ئێجگار دەکەمەنە نمونە ئێجگار دەکەن
مام جەلال هەموو گیانی وەکو دەڵێن نیشتمان پەروەری بوون، هەموو گیان کورد پەروەرێ بوون، دەکەی شۆڕش جێرێ بوون، هەمیشە لەگەڵ قەڵەم دەژیا، هەمیشە یعنی لەگەڵ پیرۆزی کتێب دەژیا. بۆیە کە ئەمە گۆڤاری کەیبستویەکم دەرکرد دەکەی پێویستیم بە یارمەتی هەبوون. بانگەوازێکم بڵاو کردەوە بۆ سەرکردایەتی کورد بە ناویان هەموو نای مامزاشا. پاشی ماوەیەک مام جەلال لە دوی نردم گوتی فەرموو چت پێدەویستە گوتم من گۆڤارەکانم هەموو دیوە و چەند ژمارە دەکرد تا 6 ژمارە دەرچوو بوو چت دەوێ بۆت دەکەم. گوتم تەنها ببێ مەرج ئەندامانی مەکتەبی سیاست لە باشان دانیشتم دەکەی تا ئێستا بڕوان ناکەم هیچ سەرکردەیەکی سیاسی هیچ یعنی بەرپرسێکی گەورەی سیاسی بەقەدەر مام جەلال لەگەڵ پیرۆزی کتێب ژاوە. بۆیە کە دەرگایکی فراوانی بۆ بکردن حاتەمانە یارمەتی دام حتا ئەو ڕۆژی دوای نەخۆشکەوت کەی 21 لەسەر هەموو بە گۆڤارەوە بابلم بە مەسرفەوە بە خرجەکانەوە زێدەیی مامجەلە پشتەکە بەڵام بەداخەوە بە برادران سکرتارێکی بووە کە داخە بڕیانەوە بەڵام ئەوە لەلایەشێ. دوای چەند جاری دیکە ئەمن بە خزمەت مام جەلالی گەیشتم لە شاریا و لە سەردەمی شەڕ براکوژی. مام جەلال بە گیانەچی و پاکۆم دەتەوە پەروەری و درستان. من ڕەخنەم لە مام جەلال گەت مام جەلال زۆر کەیفی هات. ڕۆژی 11 ساعەت بەیانی لە هەولێرە لە خزمەت دابووم. باسی کرد کە گوتی چ لێ بکەم ئەو سەردانات بیکە گوتم بکەوە بەدەستی خۆی بۆ یەکەمین جار مام جەلال هەواڵی سەردانی منی کرد بۆیە بەڵام پێشوازیمان لە تاس حەیدەری کرد کۆمەڵ ڕەخنە لێشێتی ئیجتیماعی کردو لە هێزەکانی دیکەتکردن هەڵماندا زیاتر ڕەخنەمان لێ بگرن دەکەی حتا ئەو خەبات عارف لە جارشی باسی کردبوو لەکن مام جەلال پێی گوت بوو ئەو کەی 21 دەخینەوەش گوت دیزانی شەچوە گوتم بڕۆم بخینەوە ئەمە یارمەتیی باشی دەین و ڕەخنەشمان لێ دەکرێت بەڵام زۆر کشێکی گەورە دەکەم ئەوە لاشێتر ئەمێ ئەو قسەیانی دەڵێ ڕەخنەم لێگرتبوو بەڵام ئەو خۆی دەڵێ هانیانماندا ڕەخنەی زیاترمان لێ بگرن بەڵێ وتی پێشتە پێ هەمووشتە ڕەخنە لێشێت تیشتمانی بگران لە من بگرا ئەوجە لە حسبەکان دیکە بگرا ئەمن قەت ئەوە لە بیر ناکەم. دوای جارەشە لە کۆبنەوەیشدا زۆر بەتوندی قسەم کرد ئەوەندە ڕێزی لە منگەت حەز پێشی ناخۆش بۆ تون بووم وتی ممتاز حەیدەری زۆر ئازادی بە خۆ داوە ئەوە بۆ من دەرچێکی گەورە بوو. ئێستاش دەڵێم ئینسان دەبێت کە قسە لە بەردەمی پیاوەکی گەورە مرۆڤێکی گەورەکە بزان چۆن قسان دەکەن سەری سەر برابە دەرسەجەوە نەگوت دانیشە دەکە بەسە نەخۆی گوتی ئازادی بە خۆداوە ئەمن یەکسەر حتا عەبدوڵەکانی مارانی دانیشت بوو مامۆستا کەریم حوسامی دانیشت بوو دەکەی لە بارەگاکەی خۆی لە سلێمانی لە دەباشان یەکتری مادەن جاک نمونە ژیانی مامۆستا دوای پاشی ماوەیەک ئەو کە یارمەتیەکەی دەدا برادەرانی سکرتاریەت بڕیبیان ئاگەرم نامەیەکی جوانم نووسی بۆ مام جەلال دەم بابە ئەوەندە پارەم وەرگێتە ئەوەندە مەسەفە بکردیا جەماعەت بنە تووڕە بوو لێیان ڕۆژی هەفتەی شوبات بوو تەلەفۆن هاتمە ماڵەوە ئەوە کاک ئاوات گوتی جەنابی سەر ماما توی دەوێتە گوتی بابە جای غەڵەتێکی گەورەیان کردی بە دەرحەق بە تو ئاگام لێ نیوە پارەیان برە سبەینی وەرەوە تەعویزەکە خۆشت وەرگرا گوتی ئەمە بە دووشە دەتم زۆر خۆش دەوێت ئەو ئێستا یەک لە ئالە حەیدەری بە زمانە عەرەبیەکەی دووش ڕۆژنامەنووسێکی چاپووک و بوێرێ سوپاسم کرد دووبارە دەستیان پێکردووە. جا بەستم کۆچی دوایی مام جەلال بەڕاستی زیانێکی گەورەی نەتەوەیی بوو نیشتیمانە بە تایبەتی بۆ کوردستان بەگشتی بۆ عێراق کە سەر کۆمار بوو تەمام دەرەوەی یەکێتی نیشتمان من تاکە نووسەر بووم عینی ڕۆژ لە کوردستانی نوێ شتێکم وتارەکەم بڵاو کردەوە. جا بۆیەکە چەند کێشە لە ئاستی عێراق ڕووی دەدا کوردستان ڕووی دەدا شەر براکوژم لە کاک مەسعود دادەنێشتن بە 5 دقە چارەسەری دەکرد تا ئێستا ئەو ژیر و گرفتارەکە پاشی کۆچی دوای تا ئێستا ڕۆژ باش ئاڵۆتر دەبێت ئەگەر بەهاتە سەرکردایەتی مام جەلال بەردەوام بە بڕوا بکە ئێستا ڕەوشی کوردستان بە شێوێشی تر بوو بەڵام بەداخۆ پەژارەشی زۆرەوە بۆ کۆچی دوای کرا. بە هەر حاڵ یعنی ئێمە یان دەبێ ئەو جۆرە سەرکردانە هەمیشە وەکو ئەستێرەیەکی گەشت وەکو قیبلەیەکمان دەکەی بەبێ زێدەڕۆیی تەماشا بکەن پەندیان لێوەربگرن بە تایبەتی ئەمڕۆکە لە
کوردستاندا ڕەوشێکی زۆر ئاڵۆز و نالەبار و کێشێکی گەورە لە بینی هەولێر و بەغدا هەیە، لە بینی سلێمانی و هەولێر هەیە، لە بینی ئامەد و هەولێر هەیە، لە بینی ئامەد مەهابەت هەیە. دەبی بە ڕوحێکی دەتەوە پەروەرانەی با بڵێ عەقڵە گەورەکەی ئیمام جەلال بەکاربێنی کە تەسبیحەکەی بەدەست خۆ دووجار ئەوای دەکرد و بە یەک ڕستە کێشەکەی چارەسەر دەکرد. ئێستا لە پێشتانەوە دەنجی نەدەکرد، گوێی دەکرد، گوێی دەکرد، نەگوت باشە خوا ئەم قسەشی دەکەم، دوو قسەی دەکرد و کێشەکە چارەسەر دەکەم. بۆ یەکە ئێستا ئەمە پێویستمان وەکو لەو سەرکردانەکە هەیتمان نمونەی ئیمام جەلال زۆر کەمە و هیوادارم یعنی بەگشتی سەرکردایەتی کورد لە هەر چاپەرزایی دەکەی لە گەورەی و شوێنی دۆری ئیمام جەلال سوود وەربگرن و پەندی لێ وەربگرن و بەراو ئاسوێکی فراوانتر بڕۆن ئەو کێشانە چارسەر بکەین و یەکگرتنی کورد سەری هەموو شتێکە. هیوادارم کە ئێمەش یادی دەکەنەوە یادداشتار دەکەینە بۆ ئەوە نەبوو وەکو باسی ئیمام جەلال ناوێک بکەن، نەخێر باسی جوولانەوەی نیشتیمانی دەکەین، باسی کورد دەکەین، باسی ئێش و ئازار دەکەین. بەڵام ئەو لە پۆلی سەرەتایی شەشی سەرەتایی بووە دەستی بە خوێندنەوەی کردیان، دۆستی کتێب بووە، بۆ هێشتا کۆچی دوایی کرد یعنی هەلەگە کتێبدا بەمنی دەوت هەر جارێکە کەی بستوور دەرچێ چار دانم بۆ بنێرە بکەم چار کتێب خانمێ کام سەرکردا ئەوڕە دوو کتێبی ناخوێننەوە لەگەر ڕێزم بۆ هەمیان لەگەر ڕێمەکەی جاما بزان مام جەلالشکە لەسەر ئاستی نەک کوردستان و عێراق ڕۆژهەڵات ناوەڕاستیش پێم وایە دروست بەبێ زیێدە ڕۆیی دەڵێم وەکو خاوەن قەڵەمێکی سەر بەخۆ دروست نابێتەوە. زۆر بەڕێز مامۆستا ممتاز حەیدەری نووسەر و ڕووناک بێت دۆستی دێرینی ئیمام جەلال سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت پێدام بتانێت بەشێکی بچکۆلانە لەو قەرزەی کە لەسەر شامە دەڕەوەر ئیمام جەلالەوە وەکو نووسەرێکی گەورە ئەو وەکو خاوەن قەڵەمێک ئەمش وەکو شاگردێکی ئەوان یعنی نێوکانە چار قسەی ساکارم کردو. سپاس دەکەین. هەروە ساغ و سەلامەت مامۆستایکەم ڕێستان هەیە. زۆر بەخێراتی، زۆر خۆشحاڵ بین.